یەکێک لە پلانەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگدانە بە سێکتەری تەندروستی. ئیدارەی سۆران لە ڕێی بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سۆرانەوە جگە لە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی ئامێر و دابینکردنی کەرەستە پزیشکیەکان بە پاڵپشتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی سەربەخۆی سۆران لە پلانیدایە کە گرنگدانی بەو سێکتەرە فراوانتر بکات. بەکردنەوەی کۆگای دەرمان و پێداویستی پزیشکی لە قەزای ناوەندی سۆران تقریبان زۆری کێشەکانی نەبوون و کەمی دەرمان و پێداویستی پزیشکی چارەسەر بکەین. هەردوو ئامێری تیشکی ڕەنینی موگناتیزی لە هەردوو نەخۆشخانەکانی سۆران ئێمە ئێستا چامانکردنەوە لە خزمەتی هاوڵاتیاندانە. پلانمان هەیە کە بەکردنەوەی هەردوو سەنتەری شوشتنەوەی گورچیلە لە نەخۆشخانەی مێرگەسۆر و نەخۆشخانەی چۆمانی گشتی دوو کارگە ئۆکسیجینمان یەکێک لە نەخۆشخانەی مێرگەسۆر و یەکێکیشیان کە گەورەترین کارگە ئۆکسیجینە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە نەخۆشخانەی ئاشتی پێرکاری سۆرانمان کردەوە و دەستیشمانکردنە بە دروستکردنی سێ بنکەی تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە قەزا و ناحیەکان و ڕەزامەندیشمان هەیە بە دابینکردنی 10 ئامبولانسی نوێ پێشکەوتوو بۆ سەرجەم نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. پلانیشماندانە بە دابینکردنی دوو ئامێری سیتیسکەن و ئامێری ئێماڕای بۆ نەخۆشخانەی چۆمانی گشتی و هەروەها پلانیشمان هەیە بەکردنەوە و کڕین و دابینکردنی یەکەی نەخۆشیەکانی شێرپەنجەی مەمک لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی سۆرانی فێرکاری. پاڵپشتی و هەماهەنگی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ کاو دەستکەوتانەی لە بواری تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجاممانداوە بەرز دەنرخێن.